لێگاوێ مامۆستا نیمەت ئەمین زەحمەتکێش شتەحرانی هاتیە کوردستانە ڕۆژهەڵات بێ خێراتنەوەی دەکەن و دووبارە دەبێت سەرچاوە یا حق ئامادەبوانی بەڕێز سەڵاو و ڕێزم هەیە بۆ گشتم خوشک و برایانی عزیز خۆشحاڵم کە بەناو کۆمەڵگای یارسانەوە بەناو ئەنیستیتۆی کورد لە تاران و بەناو ئەنیستیتۆی زانستی زاگرۆس لە ئێران دەستخۆشی بکەم لە ناوەند کوردکاوە بۆ ئەو کۆنفرانسە باشە کە بۆ یەکەم جار ئێمە پەیوانی ئاینە کوردیەکان کۆ کردوتە دۆرهەم. ئەمە بەڕاستی جێ شانازیە و پێشنیارێکم هەیە کە لە ئایندە ئەگەر شتێک بکرێت پەیوەندی بین ئەو ئاینێلە ئشتراکات ینی باوەڕە هاوبەشەکانیان زیاتر بخرێتە ڕوو لەم ڕێگاوە. چۆن ئێمە لە ئەساسا یەکین و لە بنشینەی شەر یەک بووینە و یەک باوەڕمان بووە، بەڵام بۆ هۆی هەڵکەوتی جوغرافیاییوە کەمێک لە یەک دوورکەوتینەسەوە. بە حکمی ئەوەی لە دوێنەوە قسەمان کردو لە تەک ئەو بەرادەرانەی کە بەشدارن لێرە بینیمان چەندێک اشتراکاتمان هەیە، چەندێک هاوبەشیمان هەیە. ئەمە جێ دەستخۆشیە لە ناوەندە کوردکاوە. پرسیارێکیش بوو بەیانی دۆستانێمە بەناو پیری مەزنی یارسانەوە قسەمان کرد، پرسیاران کرد پیری مەزنی یارسان لە ئێران کیە؟ مەبەستمان ئاغا سەید نەسرەدینی هەیدەریە، ئێستا لە ژیاندایە و لە ئاوایی تووشامی لە ناوچەی داڵەوە دەژێت. ئەویش هەم سەڵاو و ڕێزی بۆ بۆتان و هەم پیرۆزبایی دەستخۆشی کرد کە دکتۆر شەمسنیا بە خزمەتان ئەرزی کرد. لەسەر ئاینی یارسان مامۆستایی و هیچی نەیشتەوە کە من باس بکەم، دەستخۆشی لێکەم ئەوەی بوو گشتی باس کرد. بەڵام لەسەر وتارەکەی من لەسەر هاوبەشی باوەڕیە لە بین بەکتاشیە و یارسان. زۆربەتان دەزانن کە حەزرەتە حاج بەکتاش وەلی لە خۆراسان و هاتۆتە تورکیا، هاتۆتە وڵاتە و لە خۆراسانیش هەر پارێزگایەکی کورد زمان هەیە بە کورمانجی قسە دەکەن. شاید ڕێشەکەی ئەویش هەوا بێت، بەڵام لە گشت گرنگتر لە هەموو گرنگتر ئەوەیە ئێمە وەکو یارسانی لە هەر سەردەمێکە دەورەیەکی ئاینی پێرێکمان بەسەڵا زوهوری کردووە دەفتەری هەیە، یعنی نووسراوەی هەیە. ئەگەر پیرێک نووسراوەی نوێت جێگای نییە لای ئێمە، ئەبێ وەکو نووسراوە باوەڕەکەی خۆی لەو دەورە کارنامەکەی خۆی پێشان بدە. یعنی بێ نووسراوە ئەو پیرە کارنامەی نەبێت، نووسراوەی نەبێت، خۆی چێ دەژێت پرسیارەوە. ئێمە لە سەرەتا لە سەدەی زاوێنی لام وایە بە خزمەتان ئەرزکەم، سەدەی مازانم بە زایانی ئەبێتە شوێنێک لەلای ئێمە بە کوچی بینەکە لامان لە سەدەی دووەمی کوچی ئێمە نووسراوەمان هەیە، ئیتر نازانم دەبێتە شوێنی زایانی. تا سەدەی سێنزەهەم، دوانزەهەم و سێنزەهەم ئاخرین دەورەی کەڵامیمان هەیە. لەوە ئیتر قەت ئەبێ ئەوەی کە بەناو یاسانەوە بڵاو کراوەسە ئەچێتە قاڵبی شێرەوە، بەڵام ئاخرین دەورەی کەڵامیمان دەورەی ئاسیبراکەی گۆرانە. ئاسیبراکەی گۆران لەو دەورە چلتەنی بووە 36 شاعری بووە. ئەو 36 شاعرە 36 دەفتەریان هەیە وەکو کارنامەی کاری خۆیان. هەفتا و دوو جار لەو 36 دەفتەرە ناو حاج بەکتاش وەلی هاتووە. یعنی پەیوەندیەکی خۆڵ و بتۆ هەیە لە بین ئەم دوو باوەڕە. نازانم ئێستا لێرە پەیرەوان حاج بەکتاش لەکوێ بوون و چۆن بن، ئەوە نازانم، بەڵام بەپێی ئەو دەستنووسانەی کە لای ئێمە هەیە و بەپێی ئەو تیکستە پیرۆزە ئاینیانمانە حاج بەکتاش لەلامان پیرۆزە.
من بەشێک لە وتارەکەم ئەخۆنمەوە خزمەتان حەزرەتی حاجی بەکتاش لە کڵامی یارسان سەردەمی ئاغا سەیدراکەی گۆران لە 1831 تا 1911 میلادی. سرود ئاینەکانی یارسان لە سەدەی 89 زاینی لە سەردەمی بالووری دانا بە زمانی کوردی گورانی دەست پێ دەکات و لە سەدەی 18 زاینی لە سەردەمی ئاسەیدراکەی گۆران وەکو ئاخرین دەورە و تەواوترین دەورەی کڵامی یارسان هەر بۆ زمانە تەواو دەبێت. یەک زمانوانەیە ئەوی زمان ئاینی زمان کوردی گۆرانیە کە مامۆستایش باسی کرد. سەرجەم تێکستەکانمان وایە شاید دەرسەدێک بە زمانانی تر بێت، بەڵام 90% هەر بە زمانی کوردی گۆرانیە. لەو سەردەمەدا 36 دەفتەر کەڵام هەنۆراوتەوە. 10 کەس لەو کەڵام بێژانە لە سرودەکانی خۆیاندا نزیکەی 72 جار ناوی حەزرەتی حاجی بەکتاشیان هێناوە و خۆیان بە قوتابی مەکتەبی حەزرەتی حاجی بەکتاش ناساندووە. هەرچەند بەڕای زۆر لە کەڵام ناسەکان و کەڵامزانەکان مەبەستە حاجی بەکتاش هەر ئاسەیبراکەی گۆرانە و یان باوەڕیان وایە دۆنی پێشووی ئاسەیبراکەی گۆرانە حاجی بەکتاش بووە. لەم وتارەدا بەندە وەکو یەکەم کەس و بۆ یەکەم جار بە بەڵگەوە باسی ئەو پەیوەندیەی نێوان باوەڕدارانی یارسان و بەکتاشیە دەکەم. هەرچەند نووسەری بەناوبانگ ئیسفەندەر بریج لە وتارێکدا بە ناونیشانی ئەلەویەکان لە ساڵی 1909 لە گۆڤاری خوێندنەوەی ئیلاهیات هاروارد بڵاوی کردوتەوە لە وتوێژێکدا لەگەڵ پەیڕەوانی ئەلەوی شاری ئەنتەپی تورکیا نووسیوە سەید براکە و سەید ڕۆستەمی گوران کە دانیشتووی شاریکردن کەسانێک وەکو نوێنەر و نێردراوی خۆیان بۆ ڕێنوێنی و ئاینی و ئەخلاقی بۆ نێو پەیڕەوانی ئاینی خۆیان کە لە دانیشتوانی وڵاتەکانی ئاسیای بچووک و شماڵی وڵاتی سووریادا دەهەنێرن. یعنی ئەو پەیوەندیە بووە لە بین یارسان و بەکتاشیە تا سەدەی 18 و 19. بەپێ ئەو نووسینە ئەو کەڵامانە لە سەردەمی یریتەنی یارسانی وا دیارە تابەر لە سەدەیەک ئەو پەیوەندیە لە نێوانیان بووە. نۆڕوسورانی لە 1861 کە بەناوبانگە بە حافزی کورد، حافزی گۆران، یعنی لە ئەدەبیات گۆران لە ئەدەبیات کوردیدا بەگشتی کە هیچ ئەدێبێکشان نادات لە شان نۆڕوس، لەبەر ئەوە لەقەبی حافزیان پێداوە. من دەفتەرێکیان بە یادگاری و بە هەدیە هەوڵدومە خزمەت ناوەند و چاند کورد کاوە. ئینشەڵڵا دەمە خزمەتان. باس ئەم پەیوەندیە ئەکات و چۆن باس خۆی و تەریقەی بەکتاشی ئەکات. ئەفەرمێ شەمەی شابەیان حکمش زورداران ماچان بوانە دەور دەور یاران برج بارخانەش نەجا وەرکردن پێی خلاف بوان وعدە نەمەندەن ئەرکەچم واتەن شادادەن بەشم تاجر حجرەی حاجی بەکتەشم. ئەم زاتە لە داڵەهۆ لە کرماشان خۆی بە تاجری مەکتەب حاجی بەکتەش ئەناسێنێ. ئەگەر بە حەڵەیش من قسە بکەم، ئەگەر قسەکەم بە لاڕێدا ڕویشتووە، بەڵام من تاجری ئەو قورفەم، من شاگردی قوتابی حاجی بەکتەشم. ئەم پەیوەندیە بە ئەندازەیەک بووە پیر گەورەیەک کە شان ئەدا لە ئەدەبیات کوردیە، شان ئەدا لە حافز لە ئەدەبیات فارسیە خۆی بە شاگرد حاجی بەکتەش ناوزە دەکات. لە 53 سرودا لە 53 پارچە شێرە تەرجیبەندەکانی گشت بە ناو حاجی بەکتاشە لە دیوان نەورۆزی سۆرانی. من کات نییە باسکشتی بکەم، بەڵام یەکی لەو شێرانەی کە سەرەتای دەفتەرەکەی و باسی حاجی بەکتاشەکە پێشکەشەکەمە خزمەتان و ئەفەرمێ میێزام دادەن چەند باتن پێی دوستان چەنگی دادەن چەند مهر دڵ نەشەوقی یاران بیان کەم مەردان دوشک بەرلوان نەجەم بنیامین نەقەور قوبار تەمتەم یادگار مەحبوس قەڵاچەی ستەم قەهر سایۆکار کوپەسای یەکدەم ناپاکان شکدار چەمداران بێقەم بروز گەردەن قاڵ مەغڵەتەی مەغرور ئەزان جارچی یاران بلور مەخزوو نەسەم خاکە سەرەندی ئەڵەمدار تەعدا بەلیل و تەعجیل
ئوستادان باش کوپەسای یاران مەعتەڵن پێی خاو چون گوناکاران یەکش وە تەقریب دووستانە بەدکار پێی کرد کەرەم شانمە بۆ ئاشکار نەوروز شینە قەول قەوا بێزاران نەدون قەواس بەهر بێواران شمەی شابەیان حکمش زوردارن ماچان بووانە دەوری یارن برج باڵخانەش نەجا وەرکەندەن پێی خلاف بووان وعدە نەمەندەن ئەرکەچ مواتەن شادادەن بەشم تاجر حجرەی حاجی بەکتەشم 53 پارچە شێر خۆی بە تاجری حجرەی حاجی بەکتەش ئەناسیێنێ ئەوە لەم وایە لە معناکەی تر پێویست ناکە بخوێنمە خزمەتان دێمە سەر 10 کەسی تر یعنی 9 کەسی تر هەر لە ئەو سەردەمەدا لەو 36 شارە باسی حاجی بەکتاشەکەن چەندانیان بە خزمەتان باسەکەم لێرە لە جەمی چلتەنی ئاسیبراکی گۆڕان بەناوبانگ بە سەردەمی یریتەنی قاپی هەشتم و ئاخرین قۆناخی کەڵامی یارسان دوو جار لە دەفتەرەکەیدا باسی حاجی بەکتاش دەکات ئەمە کێ ئەمە دەرویش کەریم خەلیلە ئەم دەرویش کەری خەلیلی وەی شێوە خۆی بە باسی حاجی بەکتاشمان بۆ دەکات ئەفەرمێ حونم قەترەی شەڕ حون سیاوەش حونم تەکیان نەجامە بەکتەش بۆ یەکەم جارە جیا لە جامە جەمشێد دیمە سدانە جامان هەیە لە مێژووی ئەدەبیاتی ئێرانە و لە مێژووی ئەدەبیات کوردیدا سدانە جام هەیە یەکی لەو جامانە جامە جەمشیدە یەکی جامە کەیخەسرەوە کەیخەسرە و کوڕ سیاوەش بووە یەکی جامە بەکتەشە جام بەکتەش تەنیا لە ئەدەبیات یارسانە باسی کراوە ئیتر نازانم دوستانی گوێت لەسەر ئەمە ئیشیان کردو بێت بزانن زانیاریان بێت زۆر خۆشحاڵە بووم واتە خوێنی من دڵۆپێکە لە خوێنی شەڕانی سیاوەخش و خوێنی من تکاوە بە نێو جامی بەکتەش ئەوە معنای شێرەکەیەتی یەکی لە خاڵە دیار و بە دەگمەنەکانی هەروەسە کە باس ئەو جاماکە دووبارە لە شوێنێکترا باس دەروێش خەلیل باس حاج بەکتەشەکە ئەڵێ گاگا مەوارم گاگا مەکەم وەش گاگا حەجاجم نەجەمە بەکتەش یعنی حاجی بەکتەش بە سای و جەم باسەکات ئەڵێ من جارجار بۆ حەجکردن ئەچمە جەمی حاجی بەکتەش یعنی ئەوەندە حاجی بەکتەش جێگای ڕێز و پێگەی هەیە لە لای ئەم بەڕێزە دوم کەسێم کەس کە باسی چ شتەکە باسی حاجی بەکتەشەکات و باسی لە شێرەکەیان ناوی هاوردووە دەروێش کەمەر بیامەیە لە جەمی چلتەنی ئاسیبراکە بەناوبانگ بە سەردەمی یریتەنی قاپی هەشتم دەروێش کەمەر ئەفەرمێ میێزان نە دوکان کارخانەی بەکتەش حەواڵەی ڕەقەم ئەزەڵنە سەربەش ئەنی باسی ئەو ئاینی بەکتەشیەکە لە ئەزەڵ کە بووە و ئێستا درێژەیە واتە من ئوستادی مەکتەبی هەزەتی حاجی بەکتەشم و نووسراوەی من بەیاننامەی من لە ڕۆژی ئەزەڵ سەربەش بووە چوارەم کەس دەروێش سەیفور بیامەیی ئەویش هەر لە جەمی چلتەنی یارسان بەناوبانگ بە دەورەی یریتەنی قاپی هەشتم ئاسیبراکەی گۆڕانە بەم شێوە باسی حاجی بەکتاشەکە بوومان ئەڵێ سەیفور بەڵاچەی بەرق و ئاتەشم نەسیمی ئاسا حاجی ئابەشم لێرە باس مەبەستە حاجی ئابەش حاجی بەکتەشە واتە منی سەیفور نێو ناوی سەیفور بووە تێشکی بەرق و ئاگرم و وەکو نەسیمی و وەکو حاجی بەکتەشم پێنجم کەس دەروێش دووسەی بیامەیە لە جەمی چلتەنی یارسان بەناوبانگ بە سەردەمی یریتەنی قاپی هەشتم کە ئەویش بەم شێوە باسی حاجی بەکتەشەکە دەروون خەزانە سوڵتان ڕووکەش نەزاهر تەحویل نەباتن بەکتەش واتە دەرونی من خەزانەیە و سولتان بەرگی ئەو خەزانەیە لە زاهر لە ئەستۆمدایە و لە باتنیش تایبەتە بە حاجی بەکتەش یعنی ئەو چشتەی لە باتنی حاجی بەکتەشەوە من وەرم گرتووە دەروێش خواوێردی لوڕستانی سەردەمی ئاسیبراکە دەروێشەکان لە هەموو ناوچە کوردنشینەکان بوونە لە ئاین یاسانیش هەموو پیرەکان لە هەموو ناوچەکە بوونە نە تایبەت ناوچە کوردنشینەکان مەسەڵەن مە پیر دەدەج ڕەجەبی ئیستانبولیمان بووە کە کەڵام هەیە لە دەورەی بالوولدانا
لێرە دەروێشخوامرای لورستانی ئەفەرمێ وە دوو شەشەوە داوام هانە سەر وە دوو شەشەوە وەو کارخانەی سڕ شابەکتەشەوە حەسا و دوو بیست هاوە بەشەوە واتە بەڵ ئەم باسی ئەسرارە حاجی بەکتەشە لێرە دووپا دەکرێتەوە کە لەم ئاینە کوردیانەی کە ئێستا ئێمە کۆبوورینەسەوە لە دەور یەکترین ئەو سڕمەگووە هەر بووە و ئێستای شاید لە برێک شوێنە بێت پرسیار بکەیت لە دەرەوە پرسیارە لێ بکەن بە هەڵە بیان بێ لەبەر ئەو سڕە ئاشکار نەبێت ئەم باسی ئەو سڕا کات کە لە سەردەمی حاجی بەکتەشا بووە واتە بە شانسێکی چاک و بەدڵنیاییەوە خوازیاری شتێکە وا لە کارخانە و مەکتەبی حاجی بەکتەش بە قەناعەت گەیشتنی چلتەن بەسراوە بەو بەشەی حاجی بەکتەشەوە. هەفتەم کەس دەروێش حەیدەر پایارە ئەویش ساوی و دەفتەرێکە نزیکەی شاید 300-400 بەرگ بێت باسی ئەویش هەر لە جەمی چلتەنە کە باسی حاجی بەکتەشمان بۆ ئەکات لە چەند دێرشێردا. دەروێشپایار ئەفەرمێت دەور دنیای دوون و ڕاستی کەشیم زیڕەی زولفەقار بەرق بەکتەشیم. معناکەی ئەبێتەوە ئێمە بەڕاستی ئەم دوونی جیهانیمانە بەسەر دەبین و هەروەها ئێمە دەنگی شمشیر و زولفەقار و بەرقی حاجی بەکتەشین. دەروێشپایار لە شوێنێک تردا حەیدەر پایدار لە شوێنێک تردا باسەکە بەم شێوە بروز گردن قال بەکتەشی یەقەش هانە چەند خرابەکەشی مەدرووە پەردە ئەتر بووەشی مەدرووە دەماغ یار گوڵبەشی. لەم وایە حاجی بەکتەش یارێکیشی بووە ناوی گوڵبەش بووە بەداخەوە ئێمە چون تیکس بەکتاشیە لە بەردەستمانەوە نازانین چۆن بە چۆنە بەڵام لێرە ناوی هاتووە واتە دەنگی تووڕێی حاجی بەکتەش سەری هەڵدا و بەڕووکی هاب دەستی کەسێکەوە بە توندی دەیکێشێت پەردە و ڕووکەشی ئەتری بوونوەشی ئەو ئەدرێ و بوونی ئەداتە دەماخی ئەو یارێکە بەناوبانگە بە یاری گوڵوەش. هەشتم کەس دەروێش کەریم گەحوارەییە. ئەم زاتەش لە جەمی چتەن یارسانی سەردەمی یریتەنی دەورەی یاسەی براکەی گۆرانە ئەمیش لە سرودەکەی وا باس حاجی بەکتەشەکە بۆمان. دەروێش کەریم گەحواری ئەفەرمێت چەند تاڵی نەتەوەن ساخت کارخانە شەرجوو شەراشوو نەخش زەمانە نڕای قەوڵ شەر حاجی بەکتەش بی سەرسجود نەسای جەمع هەبەش بی. واتە چەند بەش لە بەردانی بنچینە و هەموو واتە چەند بەش لە بەردانی بەردی بنچینەی هەموو شەرکەر و ئاژاوەگیڕی سەردەمیانە سەر بە ڕێبازی حاجی بەکتەش بوون و ڕێز لێنەری جامی هەبەش بوون. نۆهەم کەس دەروێش شێرخانی کرندیە. کرند شارێکە لە داڵەهۆ یەکدەست یارسانیە شاید 90% یارسانی بێت. ئەم کەسایەتیە خەڵکی ئەو شوێنە بووە ئەفەرمێ جام زەردی تار نەشەوق و وەشم دووبارە ئەمیش باز جامە بەکتەشەکان جام زەردیە تار نەشەوق و وەشم دەرسوەندەی شەوان حاجی بەکتەشم ینی بەڕۆنەی بە ئاشکاری ئەڵێ من قوتابی مەکتەبی حاجی بەکتەشم جام زەردی دابڕاو دەرسوەندەی شەوان حاجی بەکتەشم معناکەش ئەوە ئەبێتەوە جامی زەردی دابڕە و نەتیشکی خۆشیم قوتابی مەکتەب شەوانی حاجی بەکتەشیم. لە شوێنێک دەدا ئەفەرمێ ماڵماڵشن نەزەر بە دەمڕەش مەهاڵەن بەش و نەدەست بەکتەش. مەبەزە دەمڕەش ئەو خنجەر کوردیەسە کە بەناوبانگ بووە قەدیم لە منتەقە ئەڵێ من لە دەستی زەربی شمشیری دەمڕەش خۆی دەشارێتەوە ئیمکانی نییە ئەو کەسە بتوانێت لە دەستی حاجی بەکتەش ڕزگاری بێت. دەهەم کەس دەروێش لاچین هەواسوەندیە لە جەم چلتەنەی ئاسەی براکە و لە یاران سەردەم ئەو بووە ئەویش بەم شێوە باسی حاجی بەکتەشەکات. ئەفەرمێ بازی تەرز تێخ زۆڵفەقار باشم بازی حجرەی ماڵ حاجی بەکتەشم. واتە بڕێک لە ڕێگای تێژی و زۆڵفەقارەوە بەم بەشە گەیشتوون و بڕێکیش پەروەردەی مەکتەبی حاجی بەکتەشم. دەروێش لاشین لە شوێنێک ترا ئەفەرمێ حواڵەی باتن تەرکەش نەکەشم
مهر دەستنیشان حاجی بەکتەشم یعنی خۆی بە نوێنە بە خەلیفەی حاجی بەکتەش ئەناسێنێت واتە من بەشی باتن لەگەڵمدایە و مهری و شوێندەسی حاجی بەکتەشم لە شوێنێک تردا دەرەژلاچی نەفەرمێ یەک جا بە خەڵات حاجی بەکتەشم یەک جا بە خروش یا مڵکە حەبەشم واتە من لە گرۆپی خەڵاتکراوی حاجی بەکتەشم و گرۆپی ڕاپەڕووی وڵاتی هەبەشم دووبارە هەر لێرە باس خۆیە کات کە ئەمە لام وایە دووبارە بۆتەوە لێرە ئەفەرمێ وێم لە کارخانەی حاجی بەکتەشیم داوای حازری بەکەش بکەشتیم بروز نە مەیدان دەست نە تەرکەشتیم واتە حاجی بەکتەشم بینیوە خۆم لە مەکتەبی حاجی بەکتەش بینیوە و لە بەشدارانی شەڕ و هەر کەس وەکو خوێم بینیوە گۆڕەپانی هەڵگیرسان و دەست بە تەرکشم بینیوە دەروێژداچین لە ئەدامە ئەڵێ لە درێژەی شێرەکەیدا باس دەکات باس حاجی بەکتەش بۆمان دەکات ئەفەرمێ بەزر دەستنیشان حاجی بەکتەشم پێشڕە و یارم بەچەی هەوەشم واتە من تۆمی دەستنیشانکراوی حاجی بەکتەشم و پێشڕەوی یارسانی و مناڵی هەبەشم لێرە من زۆر کات ئامادەوانی بەڕێز ناگرم ئەگەمە ئەنجام باسەکە کە چییە بۆ ئێمە بەکتاشیەمان لە داڵەوە لە یارسان لە ئێران لە ڕۆژهەڵات نییە بەڵام ئەم هەموو ڕێز و ئەم هەم بە شانازیوە باس حاجی بەکتەشکردنە چییە؟ ئایا چۆن پەیوەندیەک بووە لە ناو ئەم دوو بیر و باوەڕە و مەسافەت و زیادی بەسەڵا جوغرافیاییوە لە ئەنجامدا کەڵامی یارانی جەمی چلتەنی یارسان سەردەمی ئاسەیبراکەی گۆران ئەو ڕاستیە دەسەڵمێنن کە حاجی بەکتەش کەسایەتیەکی ئاینی و پیرۆزە لە لای یارسانەکان بەتایبەت لەلایە پیران و کەڵامبێژانی یارسانی ڕۆن و ئاشکرایە ئەو کەڵامانە کە لەلایەن ئەو کەسایەتی ئاینیە یارسانیانەوە لێرەدا هاتووە هیچ گومانێک لە نزیکایەتی و یەکبوونی یارسان و بەکتاشیە نایڵێ هەرچەند سەردەمی حاج بەکتاش و ئاسەیبراکە زۆر لە یەک دوورن و دوو سەردەمی جێوازن بەڵام یەکبوون ڕیشە و بنچینەی ئەم دوو ئاینە بە چاکی و هاشا هەڵنەگەر لە ئاینی یارسان ڕەنگی داوتەوە گیرمان ئەگەر بەڕای هەندێک کەڵامزان و کەڵامناس مەبەست لە حاجی بەکتاش ئاغا سەیبراکەی گۆران بێت جا ئەوە لە دیدگای دوونادوونەوە کە لە بناغەی باوەڕی یارسانە زیاتر و جوانتر خۆشەویستی نێوانی پیرانی یارسانی و بەکتاشی و یەکبوونی زاتی و ڕوحی حاجی بەکتاش و ئاسەیبراکە دەسەڵمێنێ هیوادارم ئەو وتارەی بەندە ببێتە ڕێخۆشکەر بۆ کەسانێک بتوانن بە وردی لەسەر پەیوەندی یارسان و بەکتاشیە لێکۆڵێنەوە بکەن من بۆ ئەو وتارەم لە دەستنووس ئەو دەستنووسانەی کە لە ناوەند ئاینی یارزان پارێزراوە هیچ شک و گومانێک لەسەر دروستبوون و ڕاستبوون و سەڵامەتیان نییە ئەکسی وێنەی دەستنووسەکەمیش بەڵاو کردوێتەوە باسی ئەو پەیوەندیە ئەەکەن من هیوادارم بتوانم ئەو پەیوەندیە لە گەڵ ئاینەکانی تر ئاینە کوردیەکانی تر باوەڕە کوردیەکانی تر بە پێی تیکستە پیرۆزەکان ئاینەکان بیسەڵمێنین دابوونەرێت شتێکە بەڵێ لەناو کوردەواری دابوونەرێتمان زۆربەی وەکو یەکە بەڵام لە بیر و ڕای ئاینی لە قەداسەت لە پیرۆزی تیکستەکان ئەوە بسەڵمێنین ئیتر حاشا هەڵگر نییە ئیتر یەکبوونمان مسۆگرەکات ئەبینین لە دابوونەرە زۆر لە یەکۆ نزیکین بەڵام دابوونەرەتەکە شیفاییە ئەچێتە ژێر پرسیارەوە بەڵام ئەگەر لە تیکستەکان هەوڵ بدەین وەکو چۆن ئێمە باسی حاجی بەکتاشمان کردن و تیکستانە من قەت ئەوە لە خۆم ناتوانم بڵێم ینی ئەگەر شتێک هەتا وشەیەکیش لەوە زیاد بکەم یا بکەم لە لای پیر یارسانەوە لای گەورەی یارسانەوە چمە ژێر پرسیارەوە ینی وەکو خۆی ئەوم بەڵاو کردوتەوە ئێمەش بە پێی ئەو بەڵگانە بە پێی ئەو تیکستانە ئاینیانە لە حەکام لە ئاینە کوردیەکان هەیە ئەو پەیوەندیە ئیسپات بکەن زۆر باشتر و زیاتریش لە یەک نزیکە بینەوە من لە 10 دانە
سەرچاوەیش دەدانە دەستنووس وەکو سەرچاوە هاوردوومە باسی ئەوانەم کردووە ناو سەرچاوەکانی شاوردووە ئێستا زۆر کات ناگرم کات لە ڕێزان کاتان ئەرزشمەندە زۆر کاتان ناگرم بەڵام هیوادارم زیاتر لە یەک نزیک بینەوە هیوادارم زیاتر یەکبوونمان مسۆگەر بکرێت بە دەلیلی ڕاستەقینە نا بە ئەحساس و نا بە هەست و جۆرێک فکر بکەین یەک دڵخۆش بکەین بەڵام بە پێی بەڵگا یەکبوونمان ئیسبات بکەین ئەوە بۆ داهاتوویش باشە بۆ پێکەوە ژیان باشە بۆ هەموو شتێک بۆ وڵاتەکەمان باشە دەستان خۆش بێ سوپاسانەکەم زیاتر لەوە کاتان ناگرم سەربەرز و سەرکەوتوو بن gelek spas bu mamusta nimet zahmetkeş, emin zahmetkeş.